الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، خوای گەورە و میهرەبان باسی هەندێک لە سیفەتەکانی بەندە ڕاستەقینەکانی خۆی کرد کە بەڕاستی بەندە ڕاستەقینەکانی خوای پەروەردگار دەبێت کۆمەڵێ سیفەتی جوانیان تیا بێت. دەفەرمێت والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. بەندە ڕاستەقینەکانی خوا عیباد الرحمن دەپاڕێنەوە دەڵێن خوایە گیان پێمان ببەخشە لە خێزانەکانمان، لە کوڕەکان و نەوەکانمان، لە کچەکانمان، کۆمەڵە مناڵێکمان پێ ببەخشە ببێتە مایی دڵخۆشی و چاوگەشی بۆ ئێمە، واتە چاومان پێی گەشت بێتەوە، چاومان پێی ڕووناک بێتەوە. ئینسانی ئیماندار تەنها ناوێ بڵێ خوایە مناڵم دەیتێ. مام خەریب ئەگەر وتارە دەم بێ زەحمەت ئینشاءڵڵا. بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئەوان ناڵێن، تەنها ناڵێن خوایە مناڵمان بدەیتێ، دەڵێن خوایە گیان مناڵێکمان پێ ببەخشی ببێتە مایی دڵخۆشی بۆ ئێمە، چاو و دڵمان ڕۆشن بکاتەوە. چونکە کەسانێکی زۆر هەیە بەدەست مناڵی خراپ بۆ گیریان خواردووە، تەنها بڵێ خوایە مناڵم بدەیتێ، خوایە مناڵی چاک و ساڵح و باش و سەلامەتم بدەیتێ. ئەوە زۆر گرنگە. مناڵێک بێ دڵت خۆشکە، چاو و دڵت ڕۆشن بکاتەوە، دڵت خۆش بێ الحەمدوللا فڵان کەس کچی منە، کوڕی منە، کچە زای منە، کوڕەزای منە. بەڵام بەداخەوە لێرات ویستم شتێک باسکەم، بەداخەوە ڕوو دەکەم ئەو کەسانی کە کچیان شووی کردووە و کوڕیان ژنی هێناوە. تخوا بەسە ئەوەی باو باپیری ئێمە لەسەری بوو با ڕایگرین. مناڵی کچ بە مناڵی خۆی نازانێ، ئەڵێ من مناڵی من نییە، مناڵی کوڕەکە بە خۆی دەزانێ. من پرسیارێک لەو کەسانە دەکەم کە بەڕاستی زۆر بێویژدانن، کچیان خۆش ناوێ بەس کوڕیان خۆشەوێ. بەداخەوە کەسانێکی زۆر هەیە گرنگی بە کوڕەکانیان دەدەن، گرنگی بە کچەکانیان نادەن، گرنگی بە کوڕەزاکانیان ئەدەن، گرنگی بە کچەزاکانیان نادەن. بێگومان ئەمە غەدر و زوڵمەکە ئێوە دەیکەن، ئەمە ئەو پەڕی بێڕێزیە کە ئێوە دەیکەن بەرامبەر بە کەسانێک ئەڵێ وەڵامە مناڵی من نییە. زۆر ناخۆشە تۆ بە کچەکەت بڵی کۆمەڵی قسەی ناشرین کە حەز ناکەم باسی کەم کە ناوی کچ لای هەندێک کەس چۆن دەبرێت. بەداخەوە یعنی بۆ ئینسان کوڕپەرست بێ، خوا ئەوانەی کە بە تەمەنتانەیە کچەکانتان بە کەوتان یا کوڕەکانتان زیاتر، وەکو عام باسێکم ئەوەی کە بینیتانە کچەکانیان بە کەوتیان هاتووە یا کوڕەکانیان. چەند کەسمان بینی دایک و باوکی دەرکرا کچەکان بەخێویان کرد. بۆیە بڵێ خوایە گیان مناڵێکم پێ ببەخشی چاو دڵم ڕۆشن بکاتەوە. من پێت دەڵێم تۆ دەڵێی مناڵی من نییە، مناڵی کچەکەم مناڵی من نییە. بەڵگەت چییە؟ بەڵگەم ئەوەیە کاتێکە کوڕەکەت ژنەکەی تەلاقەدا ئەگەر 4-5 مناڵی شێ بێ خزمەتکاریەکەی هی مناڵەکانی، بەڵام کچەکەت کە دێتەوە بەس مناڵ نێنیتەوە، مناڵی خەڵکە. حتا کەی ئەوە نەبێ ویژدان بین بەرامبەر بە کچەکانمان، بەرامبەر بە مناڵی کچەکانمان با ڕەحمان هەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستیەکی زۆر 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 گەورەی هەبوو بۆ حەسەن و حوسەین کە کێ بوون؟ مناڵی کچەکانی بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو ئەمە مناڵی من نییە، دەیفەرموو ئەمانە بەشێکن لە من. ئینسانی ئیماندار دەبێ بەم شێوەیە بێ. هەزارەها کچ دڵی بریندار کراوە چونکە باوکو دایکی حساب بۆ مناڵەکانی خۆشی ناکەن، بەس کوڕەکە کوڕ تاو، کچەزاکەی حسابی بۆ ناکە، کوڕەزاکەیشی دوو جۆرە. کوڕەزاکەی ئەگەر ئەوەی کچ بێ حسابی بۆ ناکە، ئەوەی کوڕ بێ حسابی بۆکە. باپیرەی حتا جارێ ماچی کچەزایەکی کچی ئەکا یا کوڕەزایەکی کچی 100 جار ماچی کوڕەکە ئەکات. ئەچێ 5,000 دەدەست کوڕەکەەوە، 500 نادادەست کچەکەەوە. ئەخە دڵی بریندار دەبێ. ئەمە زۆر شتێکی ناشرینە. ڕجاتان لێکم واز لەم ڕەفتارە ناشرین نەبێن. زاوا بێگانەیە، کچەکەی تۆ شووی پێ کردووە،
دەدڵنیاش بە کوڕەکەی تۆ ژنێکی هێناوە ژنەکەش بێگانەیە ئێوە نازانی یعنی ئینسان ئەگە بیر بکاتەوە بووکەکەت بێگانەیە زاواکەش بێگانەیە بەس بۆچی مناڵی ئەم بێگانەت خۆشەوێ مناڵی ئەو بێگانەت خۆش ناوێ مناڵی کچەکەت مناڵی خۆتە چکە تۆ باپیری ئەوی مناڵی کوڕەکەشت بە هەمان شێوە جا باواز لەم ڕەفتارەی بێنین دڵی کچەکانمان بریندار نەکەین وەڵا ننکم منی خۆش ناوێ بەس براکانمی خۆشەوێ باپیرەم منی خۆش ناوێ براکانمی خۆشەوێ کوڕەکە ئەبینێ هەزار جار بە قوربانی بێ کچە زایەتی کوڕە زایەتی بەس بۆ کچەکە نا ئەخە دڵی بریندار دەبێ ئەڵێ باپیرەم منی خۆش ناوێ براکەمی خۆشەوێ مناڵە ئەو شتە لە مێشکە لە دڵیا جێگیر دەبێت لەوانەیە پێویستت بەیانی بۆ مناڵە بێت خزمەتت کە ئینسانی ئیماندار عەبدی ڕاستەقینەی خوا ئەوەیە دەڵێ خوایە گیان کۆمەڵێ مناڵمان پێ ببەخشی لە مناڵەکانی خۆم و لە نەوەکانم مناڵی مناڵەکانم کە چاودڵمان ڕۆشن بکەنەوە وەجعلنا للمتقینە ئیمامە خوایە بمانکەی بە ئیمامێک بۆ خەڵکی متەقی بمانکەی بە کەسێکی باش ببینە ئیمام لە چاکە و لە عیبادەت و خواپەرستیە بۆیە برای بەڕێزم ئاگاداری خۆت بە تۆ باپیرەی بەڕەحم بە فەرق لە نێوان کچ و کوڕان مەکە کچ و کوڕی خۆت کچ و کوڕی کچە زاکە و کوڕە زاکەت و ئەوانەیشی کە باپیرن منداڵیان هەیە دەڵێن مناڵەکانمان لە مناڵی خۆمان زیاتر خۆشمان دەوێت بەسی کچ نایی کوڕ بەسی مناڵی کوڕەکان نەک مناڵی کچەکانی کچەکە زاکانی هەر بێگانەی و دراوسەکەی وایە بەس مناڵی کوڕەکەی تەواو هەموو شتێکە لای ئەو بەڕاستی ئەمە ئەوەی ڕەحم و بەزەی و وجدان بێ تێدا نییە ئەو پەڕی بێڕەحمیە بێڕێزیە بەرامبەر بۆ کچەی خۆت دەیکەی کە دڵی بریندار دەکەی وەڵا باوکم منی خۆش نایە براکانمی خۆشەوێت گرنگی بە کوڕە زاکانت ئەدەی گرنگی بە کچە زاکانت نادەی ئەوە صیفەت